بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێ بێت بینەرانی ئەزیز و خۆشەویست خۆم بە خۆشحاڵەزانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی بەدانایی لە خزمەت میوانە هەمیشەیەکەمان جەناوی مامۆستا عەلی باپیر نووسەر و ڕووناکبیر بێوەی ئازیز و خۆشەویست شادەبین. بێگومان لە ئەڵلقەی ڕابردوودا باسمان لە مێژوویەکی کورد هیلایەنە ئیسلامیەکان و هەروەها لێک نزیک بوونەوە و ئەو قۆناغانەی کە پێویستەکە ببڕدرێن بۆ لێک نزیک بوونەوە لە ئەڵلقەی ڕابردوو باسمان دەکرد. لەم ئەڵلقەیەدا دەچینەوە سەر ئەو زنجیرە بابەتەی کە جەنابی مامۆستا لە ڕابردوودا نووسیوێتی بۆ چاکردنی ئەم دۆخەی هەرێم با گوێ لە قورئان بگرین. ئەمجارە باز لەواکەین کە تێکدان ئاسانە، دەکرێت بە کەمینەیەک یان بە کەسێکیش بکرێت، بەڵام بنیادنان و دروستکردن ئەرکێکی قورسە دەبێت بەدەستە جەمعی بکرێت. مامۆستا گیان سڵاوی خوارد لەبێت. سڵاوی خوا لە جەنابیش و لە بینەران و بیسەرانی بەڕێز. بەڵام مامۆستا ئەگەر یادی جەنابتی بخەمەوە ئەڵلقەی پێشوونە پێشووتر لە کۆتاییەکە پرسیارێکم کردوتم لە ئەڵلقەی داهاتووە ئەو پرسیارت لێ یەکەم بۆ چاکردنی ئەم دۆخەی هەرێم گوێ لە قورئان بگرین. وتم ئەی گوێ لە فەرموودەکانی پێغەمبەری خوا نەگرین سەڵڵاهو عەلەیهی وسەلەم شتێکت لێ باس کردوتم لە ئەڵلقەی داهاتووە ئینشەڵڵا باسیەکەین. جا من حەزەکەم تۆ بۆ تایتڵەکەت هەروە داناوە بەس گوێ لە قورئان بگرین. الحمد لله وصلى الله تعالى وسلم بارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء. كاكدانا پیغمبری خاتم محمد صلى الله عليه وسلم كتشريفي هات بۆ ناو خەڵک و جەماوەر بە سیفەتی دوا پێغەمبەری خوا تەنیا قورئانی پێبوو، قورئانی پێبوو و وحی خوای پەروەردگار وەکو خوا سبحانه وتعالى لە کۆتایی سوورەتی شوڕادا دەفەرمێت وكذلك أوحينا إليك روحا من أمرنا ما كنت تدري ما الكتاب ولا الإيمان ولكن جعلناه نورا نهدي به من نشاء من عبادنا وإنك لتهدي إلى صراط مستقيم صراط الله الذي له ما في السماوات وما في الأرض ألا إلى الله تصير الأمور. يا أخوة سبحانه وتعالى في غمبري خاتم دادويني عليه الصلاة والسلام دوای لآياتي بيش أو آيات دو آيات دا باسي چونتي ناردني وحيدك ما كان لبشر أن يكلمه الله إلا وحيا أو من وراء حجاب أو يرسل رسولا فيحيي بإذن ما يشاء. دوای ئەوە باسی ئەوە دەکا ڕێکارەکانی ناردنی وحی ئەمجا دەفەرمێ وەکەذالیکە واتە وەکو چۆن وحیمان ناردووە پەیام و سروشمان ناردووە بۆ پێغەمبەرانی پێشتوو عەلەیهیم الصەلاة وەسەلام وەکەذالیکە ئەوحەینا ئیلەیکە ڕوحا من ئەمرنا هەر بەو شێوەیەش ڕوحێکمان لەلایەن خۆمانەوە بۆ تۆ ناردووە. ئەم قورئان ناو دەنێ ڕوح. دوای دەفەرمێ ما كنت تدري ما الكتاب ولا الإيمان پێش ئەم ڕوحە پێش ئەم قورئانە تۆ نەدەزانی نە کتێب چییە واتە بەرنامە چییە و نە ئیمانیش چییە. ولكن جعلناه نورا بەڵام ئێمە ئەو ڕوحە ئەو قورئانەمان کرد بە نور ئەمجا ناوی لێ دەنێن نور واتە ڕۆشنایی نهدی به من نشاء من عبادنا پێی ڕێنمایی دەکەین هەر کام لە بەندەکان کە بمانەوێ وإنك لتهدي إلى صراط مستقيم وبێگومان تۆ خەڵک ڕێنمایی دەکەی خەڵک دەخێت سەر ڕاستە شەقام واتە کە پێشتر پێشەوەی قورئانت بۆ بێ خۆشت بەڕێت نەزانیوە ووجدك ضالا فهدى وخۆشت نەزانیوە بەرنامە چیە و ئیمان چییە ئێستا بەهۆی ئەم قورئانەوە خەڵکیش فێرە ئیمان دەکەی و خەڵکیش دەخێت سەر بەرنامەی ژان و خەڵکی دەخێت سەر ڕاستە شەقامی خوا سبحانه وتعالى. برای خۆشەویستم مەسەلەی قورئان و سنەت وەکو من لەو مەوسوعەی کە لە سزنیشدا نووسیومە باسم کردووە و دوایی لە کتێبێکیشدا بە ناوی شوێنکەوتنی سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە نێوان کەمتەرخەمی و بەزایەداندا لە زێدەڕۆییدا باسم کردووە. زۆر کەس وا دەزانێ قورئان و سنەت وەکو دوو تای تەرازووان ئەمە قورئان ئەمەش سنەت بەقەد یەکن جا بوانە نەخێر. لە ڕاستیدا سنەت شتێکی جیانیە لە قورئان و قورئانیش شتێکی جیانیە لە سنەت واتە دوو شت نین یەک شتن. چۆن خوا قورئانی بۆ پێغەمبەر ناردووە عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەری خوا بەو قورئانە حەرەکەتی کردووە قورئانی بۆ خەڵک خوێندوێتەوە خۆشی کەی پێ بووە
هەر قورآن بووە و بەو قورآنە هاوڵانی بەڕێزی هۆشیار کردوێتەوە عەقڵی هۆشیار کردوونەوە دڵی بێدار کردوونەوە و پاشان پەروەردەی کردوون تێگەیاندون پێگەیاندون کۆمەڵێکی لێ پەروەردە کردوون دوای ئەو کۆمەڵە لەگەڵ ئەو کۆمەلگا کە لە نێویدا دەژیان گەیشتە بنبەست نەیانتوانی کە کارێ بکەن کە خۆیان بکەن بە قەوارەیەکی سیاسی کە خی پەروەردگاریش پێغەمبەری خاتەمی عەلەیهی سەڵات وسەلام وەکو هەموو پێغەمبەرانی کە بۆیان ناردون کە کۆمەلگا بگۆڕن پاکسازی تیا بکەن چاکسازی تیا بکەن ڕاستی بکەنەوە کە لەوێدا گەیشتن بنبەست کۆچیان کرد بۆ مەدینە دوای ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پەیمانی یەکەمی عەقەبە و پەیمانی دووەمی عەقەبەی لەگەڵ نوێنەرانی ئەوس و خەزرەجدا بەست ئەوە کە پێی دەگوترێت گرێبەستی کۆمەڵایەتی و کۆچی کرد لەوێ قەواری سیاسی دروست کرد کەواتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چ بۆ لایەنی بووناسی و جیهان بینی چ بۆ لایەنی ئیمان و عەقیدە چ بۆ لایەنی عیبادەت چ بۆ لایەنی ئەخلاق و ڕەوش چ بۆ لایەنی خەباتی سیاسی هەر قورئانی پێ بوو ئەی سنەت یعنی چی سنەت یعنی قورئان بە بەرجەسەکراوی قورئان بە جێبەجێکراوی قورئان حقیقەتێکی مطلقە وەکو لە ڕووی تیۆری و نەزەری و فیکریەوە بەڵام سنەت بریتێت لە جێبەجێکردنی ئەو حقیقەتە مطلقانە سەر ئەرزی واقع هەڵەیە بڵین تەفسیری پێغەمبەرە بۆ قورئان بەتەکید پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دا نەنیشتووە جا بۆیە سوورەتی ئەلبەقەرەمان بۆ تەفسیرکە لە هەموو سوورەتی ئەلبەقەرە ڕەنگە دووسی ئاەتی ڕوون کردبێتەوە کەویش بۆ هاوڵان جێ ئیشکال بووە لە سوورەتی ئەنعام یەک ئاەتم پێشێک دێ پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو من لە تەفسیرە کوردەکەمدا باسم کردووە کە وشەیەک بۆ هاوڵان جێ ئیشکال و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆی ڕوون کردنەوە کە ئەو وشەیە مەبەستەکەی ئەوە نییە مەبەستەکەی ئەوەیە ئەو ئاەتەی کە دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم كذا فرمي الذين آمنوا ولم يلبسوا إيمانهم بظلم أولئك لهم الأمن وهم مهتدون أواني إيمان يعني هنا وإيمانك شان لقال ظلم ذاتي كلنا كردو أواني جي دلنيايين بوهية وأواني الرئاس يعني كردو هاولان هاتنا لبيغمبر عليه الصلاة والسلام هاتنا خزمتي يعني أي بيغمبر إخوة أهو من بوزي نابي يعني أي بيغمبر إخوة صلى الله عليه وسلم أهما لا طاقت دانية فرمي كما گوتیان ئەوەی خوا دەفەرمێ ئەوانەی ئیمانیان هێنا و ئیمانەکەشیان تێکەڵ بە زوڵم نەکردووە وشەی ظڵم بە معنای گوناح دێ بەگشتی و معنای دەستدرێژیکردن بۆ مافی ئەوانی دیکەش دێت ئەوان وای لێ حاڵی کەم بەس لە گوناحە بەگشتی یان وە ئەیونا لەم یەظلم کامل لە ئێمە زوڵمی نەکردو جا ئەگەر بە مەرجێک ئێمە ئەمین بین و دڵنیا بین لە سزای خوا کە دەبێ هیچ گوناحێکمان نەکرد هیچمان دەرناچیت هەوو ئێکی گوناحمان هەر کردووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی لەیسە بذالکم مەبەست لە وشەی ظوڵم ئەو چەمک و تێگەیشتنی ئێوە نییە ئایا گوێتان لێ نەبووە عەبدە ساڵحە کە چی دەفەرمێ لوقمان ولقد آتينا لقمان الحكمة أن يشكر لله ومن يشكر فإنما يشكر نفسه ومن كفر فإن الله غني حميد وإذ قال لقمان لابنه وهو يعظه يا بني لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم لقمان ئامۆژگاری کوڕەکەی کرد ڕۆڵە گیان هاوبەش بۆ خوا دامنێ بێگومان هاوبەش بۆ خوادانان ستەمێکی گەورەیە فەرمووی لێرەدا کە خوا دەفەرمێ ئیمانیان هێنا و زوڵمیان تێکەڵ بە ئیمانەکەیان نەکردووە تا شیرکیان تێکەڵ نەکردووە ئیمانەگە شیرکی تێکەڵ بوو هەڵدەوەشێتەوە مەبەست ئەوەیە مەبەستە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو ئەگەر وشەیەکی وا ڕستەیەک ئاەتێک کە هاوڵان باش لی تێنەگەی بن ئەگەرنا دانەنیشتووە قورئانمان بۆ تەفسیرکە ئەگەرنا ئێستا ئێمە التفسير النبوي للقرآن الكريم على بردزاد أبو أي شيء كردو پیغمبر صلى الله عليه وسلم أي كوها سبحانه وتعالى هم لسورة أنبياء دا وهم لسورة نحل دا أمر استيدو باردكاته وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم ذكر مان بوتو ناردو تخوار تاكو أو يبو خلق دابا زين راو بويان رون بكيوا يعني شي يعني بيشان يامدي شون جيبزي دكري أم قرآن شون برجسته دەکرێ لەسەر ئەرزی واقع چۆن جێبەجێ دەکرێ ئایا مەبەستمان لێرەدا ئەوەیە کە وەکو ئەوانەی کە پێیان دەگوترێت قورئانی کە لە ڕاستیدا ئەو ناوە لەوە خەسارە چونکە ئەوەی قورئانی بێت و بەڕاستی شوێن قورئان کەوێ قورئان پێی دەڵێ دەبێ بە دوای پێغەمبەری خاتەم کەوێ عەلەیهی سەڵات وسەلام قورئان پێی دەفەرمێ دەبێ بە شوێن پێی پێغەمبەری خاتەمدا هەنگاو بە هەنگاو بڕوا أي قرآن نافرمي وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا
هەرچی پێغەمبەر پێتان لێ وەربگرن هەرچی ئەو ڕێتان لێ دەگرێت لێ دوورکەونەوە ئەی قورئان نافەرمێ لەقەد کان لەکم فی ڕەسوول الله ئوسوة حەسەنە بێگومان لە پێغەمبەری خوا دەسەڵمێختێکی باش هەیە بۆ ئێوە ئەی قورئان پێمان نافەرمێ من يطيع الرسول فقد أطاع الله ومن تولى فما أرسلناك عليهم حفيظا هر کسی فرمانبری پیغمبر که علیه الصلاة والسلام فرمانبری خوای کردووە هر کسی پشتی هەڵ کرد تۆمان نەناردووە کە پارێزەری بی بەسەریەوە کەواتە ئەوەی کە پێیان دەگوترێ قورئانی حقیقەت ئەو ناوە وەکو گوتم لەوان خەسارە ئەگەر پێغەمبەری خاتەم علیه الصلاة والسلام قورئانی جێبەجێ کردووە نەک بە واتایە ئێمە وحیمان تەنیا لە قورئاندا هەبێ چونکە پێغەمبەری خوا علیه الصلاة والسلام بڵێ وەکو بناغەی دینداری دیارە قورئانی بەدەستەوە بووە بەڵام وێڕای قورئانیش جا چ بۆ جێبەجێکردنی قورئان کە دەبێت چۆنی جێبەجێکە چ بۆ ئەوە کە بۆی ڕوون کاتەوە ئەو چەمکە وەکو چۆن هاوڵای هەندێشتیان لێ ئیشکال بووە ئەویش ڕەنگە هەندێش بۆی ڕوون نەبوو بێ خوای پەروەردگار بەهۆی جیبریلەوە بەهۆی وحیێکی دیکەوە بۆی ڕوون کردوێتەوە چ هەندێشت کە لە قورئاندا نەهاتووە بەڵام ئاەتەکانی قورئان خوازیاری ئەو چەمکەشن خوازیاری ئەو حکمەشن ئەوانش لە سونەتدا هەن یعنی بۆ وێنە بە وێنە هێنانەوە شتەکە باشتر ڕوون دەبێتەوە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام نوێژی فێری هاوڵان کردووە چۆن کاتەکانی نوێژ وە چۆن 5 نوێژن ئیچیان دوڕ کاتە کە بەیانی ئەوانی کە 4 کاتین کە خەوتنان و بڵێن عەسر و نیوەڕۆن و ئیچیان سێر کاتەکە شێوانە چۆن جیبریل هاتووە وەکو لە صحیح بوخاریدا هاتووە صحیح مسلمدا هاتووە جیبریل عەلەیهی السەڵات وەسەلام هاتووەتە خوارد بۆ کاتەکان نوێژی بە پێغەمبەری خاتەم کردووە 2 جار 5 فەرزەکانی پێکردوون بۆ کاتەکەی کاتێکیان کە کاتی ئیختیاری پێدەڵن ئەو کاتێک کە خێری زیاترە کاتێکیان کاتی جەوازی پێدەڵن بۆ هەر 5 فەرزەکان 2 جار هەر 5 نوێژەکەی پێکردوون پاشان جیبریل عەلەیهی السەڵات وەسەلام ورد پێی فەرمووە کە دەبێت چەند ڕکات بن چۆن بن و پێغەمبەریش عەلەیهی السەڵات وەسەلام بەلای کەمەوە 2 جار لەسەر مینبەر لە صحیح بوخاریدا هاتووە 2 جار لەسەر مینبەر نوێژی بۆ هاوڵان کردووە فەرموویەتی تەماشام بکەن دوای فەرموویەتی وەصەلوا کەما ڕەئەیتمونی ئوصەلی نوێژ بکەن وەکو چۆن منتان بینی نوێژم کرد بۆ ئەوەی لەبەر چاوین بێ ڕوکوع چۆن بەرێ سەجدە چۆن بەرێ تەحیات ڕاوەستان هەمووی بە هەروەها مەسەلەی مەناسیکی خواپەرستیەکانی حاز و ڕۆژوگرتن و شتەکانی دیکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەی کە بۆی ڕوون بوو بێ بۆی ڕوون بووە ئەوەی بۆی ڕوون نەبوو بێ جیبریل هاتووە بۆی ڕوون کردوێتەوە بۆ وێنە لە صحیح بوخاریدا هاتووە دەڵێ لە عومەری کوڕی خەتاب بۆ جێڕدراتوە خواری ڕازی بێ دەڵێ ئێمە لە خزمەت پێغەمبەر بووین عەلەیهی السەڵات وەسەلام کابرایەکی عەرەبی ئەعرابی واتە عەرەبی خێڵەکی هاتە خزمەتی بەرگێکی لەبەردا بوو کە بۆنی خۆشی لێدا بوو دیارە بۆ نەخۆشەکەی پێوە دیار بوو بۆنیشی دەڕۆیشت گوتی ئەی پێغەمبەری خوا من عومرەم کردووە ئێستا دەمەوێت حەج بکەم چی بکەم هەر بەو بەرگەوە ئیحرام ببەستم چۆن بکەم دەڵێ پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام بێدەنگ بوو ماوەیەک پێچوو زانیمان کە پێغەمبەری خوا وحی بۆ هات دەڵێ کە پێغەمبەر صلی الله عەلەیهی وحی بۆ دەهات وەکو بڵێ دەکەوتە حاڵەتێکی نائاسایی بۆیە ئێمە شتێکمان پێدا دەدا پەڕۆیەک ینی شتێکمان بەسەر موچای مبارەکی دادا دوایی کە دایکمان عایشە دەفەرمێ لە ڕۆژی ساردی زستاندا کە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام وحی بۆ دەهات زەنگوڵ ئارەقی بەناو چاوانی دەهات ئەوەندە ناڕەحەت دەبوو دەڵێ کە بۆیە کە دەمازانی کە پێغەمبەر سەڵ دەکەوتە حاڵەتی وحی بۆ هاتن شتێکمان بەسەر دادا تا وحیەکە تاوا دەبوو دەفەرمی وحیەکەی تەوا بوو فەرمی ئەو کابرایە چی لێ هات ئەوەی پرسیارەکەی کرد دیارە جبریل وحی بۆ هێناوە لەو کاتە لە قورئاندا پێغەمبەر سەڵ دیارە پێشێک نەهاتووە وەڵامی ئەو پرسیارە بانگیان کردەوە فەرمووی ئەو بەرگەت بۆنەکەی لێ بشۆ دوایی وەکو چۆن عومرەت کردووە ئاوا حەجەکەشت بکە بەڵام بۆنەکەی لێ بشۆ چونکە ئینسان کە حرام دەبەستێ نابێ بۆنی خۆشی ئەوە بوو بێ بۆنەکەی لێ بشۆ چکە ڕەنگی دیارە بۆنەکەشی دیارە زۆر ڕۆیشتووە ئەوە دیارە جیبریل بۆی هێناوە یا لە فەرمایشتی پێغەمبەر داهاتوە عەلەیهی السەڵات وەسەلام وەکو شافعی لە ئەڕیسالەکەی خۆی دادەیهێنێ دەڵێ نەفەثە ڕوح القودس فی ڕوعی
أن نفسا لن تموت حتى تستكمل رزقها وأجلها. الروح القدس وات جبريل خستي الظلمة يعني وحي بونار كهيش نفس يجنام رتاكو رزق بجيوكي كبوي ديالي كده تواوي نكاو هتاكو روشكاني تمني خوشي تواو نكا أو جبريل أو خستا ظلم وأجر بيتو تماشاي سنة خين أو هرزور زورا بوينا پیغمبر عليه الصلاة والسلام ده فرمي لا يجمع بين المرأة وعمتها والمرأة وخالتها لصحيح بخاري دهاتو نابي آفرت لقلب خشي بابي وآفرت لقلب خشي دايشي نابي لجر نكاحي بياوي دا كوبنوا اگه خزانه كي مرد بوي هي پوركي بكردي ما بخشي بابي شد الله ينبور بخشي دايشي شد الله ينبور بعربي دلنا عمو وخاله خشي باب وخشي دايك بوي نيو بيكو كوان كاتو بلا مرد بوي هي يعني هنا انجا پیغمبر عليه الصلاة والسلام وكو عبد الله كوري عباس فرمنها رسول الله صلى الله عليه وسلم عن أكل لحوم الحمر الأهلية پیغمبر صلى الله عليه وسلم قد غي كردو كغوشتي كري مالي بخوري بو حمر وحشي بلك كده بلك كانن بلام يشوي بلام كري مالي غوشتي ناخوري القرآن دانية بلام پیغمبر عليه الصلاة والسلام فرميت هروها نهى رسول الله صلى الله عليه وسلم عن أكل كل ذي ناب من السباع وكل ذي مخلب من الطير أوش الله صحيح بخاري مسلم ده پیغمبر صلى الله عليه وسلم قد غي كردوا هر درنديشي خاون كلبا وكو بلينغو شيرو غرغو چقلو اوانا گوشتكان بخوري و هر پرنديشي خاون نينوك شرنوك نابي گوشتان بخوري كواتا اوش كبيغمبر عليه الصلاة والسلام فرمويتي هر دشي تونيو اويك قرآن فرمويتي يا وكو قلتم پیغمبر اخوة عليه الصلاة والسلام بو رون كردوينوا نويش شوان دكري حج عمرت شوان دكري وآياتكاني جنگو جهاد هر كامل كي بكار دي اما بشون قناغك آياتي جنگو جهاد مان هي شون معاملة دكين هروها معاملة كردن لقل كومالقادا لقل دورو بردا ومسألة باري كسيتي وقال يشتيدي كبيغمبر صلى الله عليه وسلم بوي جيبجي كردوين وخوي تعالى جد فرمي لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لبيغمبري خدا سر مشقيش باشي بويو تماشاي كان بهوي الريبازي بيغمبري عليه الصلاة والسلام اتو دزاني قرآن شون جيبجي دكري او ما بس لرون كرنو كي بيغمبر صلى الله عليه وسلم بو قرآن والله ما وصل باسي قرآن كانت كر بلام لبرانبر اويا جناب حزب وناكي هنديق لمسلمانان هنديق لتوجمي مسلمانان بحسابي خوان لبرگريكي سرسختيان ل فرمایشتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر جار ئەوەی کە جەناب فەرموود ئەی خەنە ئاستی ئاەت یعنی ئەگەر تێ نەپەڕێنم لەوانەیە فەرموودەکان پێش قورئانیش بخەن بەڵێ لە هەندێک کتێباندا بینیومە ئەوانی هەندێک لە کتێبی ئەهلی ئەثەر و حەدیث و ئەوانەی کە بەداخەوە بە بیانووی شوێن کەوتنی ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه و سلم نکۆڵی دەکەن لە بەکارهێنانی عەقڵ کە ئەوەیان تێپەڕاندنە ئەوی دیکە بەزایەدان بوو ئەوە کە تۆ بڵێ ئیکتیفا دەکەین بە قورئان آخر خو قرآن بيد ضل دبي بدوار ربازي پیغمبر صلى الله عليه وسلم وببيش شوين كوتني پیغمبر صلى الله عليه وسلم اصلا قرآن بو زي بس جناكري نازاني شلون زي بس جدكري نالم تيناغي خوي برغار ك لتشن شوين عند فرمي تلك آيات الكتاب قرآن مبين تلك آيات القرآن وكتاب مبين ولقد يسرنا القرآن للذكر قرآن رونا بو خلشي خوي بو كسي كشار زي زماني عربي بالرونا بلام كروني جمعنا واني هيش كزقاته او سري هيش كزقاته او بري بلام قرآن بقشتي رونا ادي رون كرنوكي پیغمبر صلى الله عليه وسلم چونيتي جيبجي كرنكيتي جا اوي زنابه دوتت اواني كدل اكتفاء كاين بقرآن او كرتي دينن اوش ك دينن سنه دين استي قرآن اخو قرآن هموي متواتره بالتواتر بما جيشتو سنه همو زعنا يعني او يقدنقن كقرآن سنه متواتري هي واحده هي بلكو هندق لزانايان دلين تمام متواتري عملي هي متواتري بيجي هي لفظي هندق لزانايان دلين بس هيك حديث متواتري لفظي هي او حديث كذا فرمي من كذب عليه متعمدا فليتبوأ مقعده من النار كأو حمو اهل حديث يناوي انا هر کس ان قصد له بزماني ونوبكا باشوين خوي لا اقدر دابني هندق لزانايان دلين بس او متواتره هندق دلين اوش متواتري لفظي هندق شي دلين خير شندان فرمودي متواتر مان هي بلام متواتر عملي مان زوره
یعنی پێغەمبەر چۆن نوێژی کردووە چۆن ڕۆژی گرتووە چۆن هەڵسوکەوتی کردو چۆن چی جەنگی کردو چۆن سەفەری کردو چۆن یعنی ئەوە زۆر زۆرە بەڵام لەگەڵ ئەوەشدا بە تەکید سنەت دەبێتەوە بە متەواتر کە کەمیەتی و ئاحاد واتە ئەوە کە نەگەی بێتە ڕادەی تەواتر زانایان دەڵێن ئاحاد گومانی زاڵ بۆ ئینسان دروست دەکات ئەلبەتە هەندێکیان دەڵێن جارێ ڕەنگە یەقینیش دروستکە بەڵام بە هەر حاڵ ئەوە شتێک کە تۆ بە تەواتر بە تۆگەی بێت جیا لەوەی کە نەفەرێک بە تۆی گەیان بێ کەواتە هەر لە ڕووی سەنەدەکەیەوە قورئان و سنەت لێکجیان و پاشان هەرچی کە پێویستە وەکو من لەو مەوسوعەی خۆمدا لە پێشەشەکەشیدا باسم کردووە الئیسلام کەما یەتەجەلا فی کتاب الله هەرچی کە پێویستە بۆ دینداری ئەم پێم وایە لە قورئاندا خوای پەروەردگار بەیانی کردووە بەڵام دیارە پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسلام هەندێک شت کە بە پێویستی زانیوە زیاتر ڕوونی کردووە تو یاخود چۆنێتی جێبەجێکردنەکەی کەواتە ناگونجێ قورئان و سنەت بخرێن دوو تای تەراز وەکو یەک و لە ڕاستیدا جەوهەری سنەتیش هەبرێتێ لە قورئان بۆیە دەڵێم سنەت جیانیە لە قورئان کاکڵە و جەوهەری سنەت بریتێ لە قورئان بریتێ لە جێبەجێکردنی قورئان یعنی سنەتیش قورئانە بەڵام بە تەطبیق کراوی بە جێبەجێکراوی ئەمما ئەوە کە هەندێک دەڵێن السنة حاكمة على القرآن وليس القرآن حاكما على السنة أو هالحالي نبون شو سنة حاكمة بس القرآن ده يعني وحي مطلقي خواي فرورجار وبيغمبر صلى الله عليه وسلم هر قرآني في أبوه وبيغمبر عليه الصلاة والسلام وده حريص ولا سر المسلمان باش للقرآن تبقى باش كارليشي لقى الله وكان قد غير كردون لو كسنة بنوس نوا وكسانة كثيرة نبيني بن وخليفة راشدة كانش هرد لسر أوري روشتن أوانش قد غير عندك السنة بنوس ريتوا هەتا دوای لە سەدەمی عومەری کوڕی عەبدولعەزیزدا واتە لە ساڵی 99 کۆچیدا دەستکرا بە تەدوینی سنەت ئەلبەتە هەبوو کەم و زۆر نووسرا بووە بەڵام بەڕەسمی تەبەنی نەکرا بوو و لە سینەی هاوڵاندا هەبوو بەڵام بەڕەسمی تەدوین نەکرا وەکو قورئان خراوەتە نێوان دوو بەرگە و سنەتی بخرێتە کتێبەکانەوە دوایی لەوێوە دەستی پێکرد کەواتە نا سنەت جیایە و قورئان جیایە البته سنت بواتایش جایی که لروی سندکیه و بواتایش جایی که و نبی سنت شتی جابه لقرآن چون که قرآن لمیانی رباز و سنتی پیغمبر حاصل بود در دکیه با ملام به تطبیق کرایی با برجسته کرد. زور باشه بینه وسر توری برنامه کمان که تیکدان آسانه با کمینیه گکره دروست کردن و بنیادنانیش قرص و با زوری نکره من امی بزنم تو تیکدان مبسط چیه بنیادان مەبەستت چییە چێ ئێوێ چی تێک با چێ ئێوێ چی دروستکە بەڵام وەڵامەکەی پاش پشوویەک خۆشەویستان بەجێمان مەهێڵن پاش پشوویەکی کوور دەگەڕێنەوە. دووبارە سڵاو بەڕێزان لەگەڵ میوانە هەمیشەیەکەمان لە بەرنامەی بەدانایی بەڕێز مامۆستا عەلی باپیر نووسەر و ڕووناکبیر لەگەڵ ئێوەی خۆشەویست بەردەوامی مامۆستا پێش پشووەکە لێم پرسیت تێکدان ئاسانە بە کەمینەیەگەکرێ و بنیادنان و دروستکردن قورسە و بە زۆری نێگەکرێ مەبەستت چییە لە تێکدان چی تێگەدرێ و چی ئێوێ چی تێک با لە هەرێمی کوردستان؟ بەڵێ دیارە من ئەو قسەم لە ئەو سیاقەدا کردووە کە باسی ئەوە دەکەین چۆن ئەم گرفت و کێشەکانی ئەم هەرێمی کوردستانی خۆمان چارەسەر بکەین و چۆن ئێمە پاکسازی و چاکسازی تێدا ئەنجام دەین و چۆن دەتوانین بەسەر ئەو قەیران و کێشانەدا زاڵ بین کە لەگەڵیاندا دەستەوێ خەین لەو سیاقەدا ئەو قسەیەم کردووە کەواتە مەبەستم لە تێکدان واتە تێکدانی ئەم وڵاتە کە لە ڕووی سیاسیەوە ئەو بارگەشتی سیاسی هەیە تێک دراوە ینی لە جیاتی ئینسیجام و تەبایی سیاسی ئێستا بارگرژی سیاسی هەیە لە ڕووی ئابووریەوە تێک دراوە قۆرەخکاری چینایەتی هەیە قڕی پڕی هەیە لە ڕووی کۆمەڵایەتیەوە تێک دراوە کە خەڵکانی ژیانیان زۆر جیا لەوانی دیکە لە هەموو ڕوویەکەوە منداڵیان لە شوێنی کە دەخوێنن چارەسەریان لە بەنێوی جۆری دیکەیە ژیانی ڕۆژانیان بە زۆرێکی دیکەیە و لە ڕووی گوتاری سیاسیمانەوە تێک دراوە کە هەر کەسە بە شێوەی خۆی مامەڵە دەکات لەگەڵ ئێران لەگەڵ تورکیا لەگەڵ بەغدا لەگەڵ ئەولا لەگەڵ ئەملا مەبەستم لە تێکدان ئەو حاڵەتانەیە هەموو جامۆستا بۆ هەمووی فەرمووت تێک دراوە بەڵێ تۆزە گووردە تێک دراوە تێک چووە ئێمە خۆمان تێکمان داوە یان فاکتەرەکانی دەرەوەی خۆمان بوونەتە هۆکاروی کە تێک بچێ کاک دانا من پێم وایە خۆمان تێکمان داوە
پەرلەمان ئێران و تورکی هاتن پەیشیان خست یا خۆمان بە بڕیاری حیزبی حکوومەت چی ئیفلیجی کرد دەسەڵاتی دادوەری لەگەڵ ڕێزم بۆ ئەو دادوەرە بە ڕێزانی کە زۆر حەریسن لەسەرەوەی کە شت بە یاسا بکرێ و زوڵم لە کەس نەکرێ و بەسەر کەسدا باز نەدرێ دەسەڵاتی دادوەری کێ لە بەرامبەر هێندێک تاواندا کە دەکەن بە نوێژی نیوەڕۆ بە تایبەتی ڕۆژنامەنووسێک لەسەر چوار قسەی حەق یا خەڵکێکی دیکە بێ تاوان دەکوژێت لە ماڵەکەی خۆیدا بەرپرسی ئاسایی بەرپرسی پۆلیس نازانم ینی هاوڵاتی دیکە چێ دەسەڵاتی دادوەری ئیدعای عام ئەو دام و دەستگانەوە دەکات دەستە پاچە بن هەر خۆمانی کەواتە بەڵێ هێزە دەرەکیەکانیش کەسانێکی ناحەزیش هەن پیان خۆشە تۆ بۆ شێوەبی یاخود ئەوانیش هەن ئەگە تۆ ئاوەکەت لێڵ کرد ئەوانیش دێن ڕاوی تیا دەکەن بەڵام خۆت بەرپرسیاری جا خۆتەکە مەبەستە هەموو لایەنە سیاسەکە هەر پێنج لایەنەکە تێکتان ناوە نەوەڵە مەبەستم ئەوەیە کە ئەوەش یەکێکە لەو وەهمانەی کە زۆر دووبارە دەبێتەوە هەر چوار لایەنەکە خەتابارن هەر پێنج لایەنەکە خەتابارن ئەوەش قسەیەکی بێمەعنایە ئەو کەسەی کە بڕیاری بەدەستە ئەمری بەدەستە نەهی بەدەستە پارەی بەدەستە بازرگانی بەدەستە پەیوەندی سیاسەکانی بەدەستە هێزی بەدەستە ئەوە بەرپرسیارە کەسێکە هیچی بەدەست نییە ئاخر بەرپرسیارەتەکەی لە کوێدایە من قەت یعنی شتێک ناڵێم کە پێچەوانی واقع بێ ئاخر کەسێک کە هیچی بەدەست نییە داوە جارێک گوێم لە مەلایەک بوو کە من بەڕاستی مامۆستایان دەبێت زۆر زمانیان پاک بێ وەنێ بە من جۆرش مەجالم هەیە متابعی هەر مەلایە بکەم کەوتاردانە بەڵام لە فەیسبوک دیار بە قسەکەیان زۆر پێ عەجایب بوون باسی ئەو لایەنە سیاسیانە دەکا بە ناوی ناشیرین جارێم پێشی ئامۆژگاری ئەو مەلای و هەر مەلایەکی کەش دەکەم هەر مامۆستایەکی کە دەشتە سەمیبەری پێغەمبەر صلی الله علیه وسلم دەبێ هەوڵدا لەقەدەر ئەو کەسە بێ کە چۆتە شوێنەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەرگیز وشەی ناشیرنی بەدەمدا نەهاتووە زۆر بە نەزاکەت بوو زۆر بە ڕێز بوو زۆر بە حورمەت بووە ئەگەر کەسێک هەڵەیەکی کردبێ چۆن خەڵک ئاگادار کاتۆ لەو هەڵەیە فەرموویەتی ما بال أقوام يفعلون كذا وكذا یا يقولون كذا وكذا بۆ هەندێک کەس شتی وا دەڵێ هەندێک کەس وا دەکا بۆی ئەو کەسە یەکسەر تەشهیری پێ نەکرێ قسەی سووکی بە کەس نەوتووە قسەی سووکی بە کەس نەگوتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ليس المؤمن بالطعان ولا اللعان ولا الفاحش ولا البذي مؤمن ئیماندار چه جای مامۆستا و کەسێک کە خۆی بە پێشەوە زانە دەزانێت کە هەر کەسێک جوابی واش نییە بەڕاستی خەڵک چی لێوەربگرێ جنی لێ فێر بێ کەلیماتی ناشری لێ فێر بێ بئینسافی لێ فێر بێ هەموو لایەنە سیاسیەکان وەکو یەک تەماشا دەکات ئاخر کاکەمەلە ئەوە لەکوێ هێنا وایە تۆ نازانی خەڵک هەیە لەم وڵاتەدا لەوەتی ئەم هەرێمە دروست بووە مەحروم مەزڵومە وەکو هاوڵاتی پلە دووسێ مامەڵی لەگەڵدا دەکرێت تۆ نازانی حیزب و خزم دەکرێتە ملیاردێر لەسەر حیسابی خەڵک و جەما و ڕەش و ڕوتە چۆن یانی هەموو یەک دەبێت تەماشا بکرێت جا پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی ئیماندارێکی ئاسایی تانە لێدەر و لەعنەتکەر و جنێ و فرۆش و زمان شڕ نییە ئەدی ئەگەر جێگەری پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی بە جێگەر بزانێ خۆی بە میراتگر بزانێ دەبێت و هەوڵ دەی لەقەدەر پێغەمبەری خوابی بە ئەندازەی کە وەکو پێغەمبەر دەچی عەلەیهی سەڵات وسەلام بەڕێ ئەودا دەچی شایستەتە بڵێن وڵات جێگەر و میراتگەری پێغەمبەری صلی الله علیه و سلم هەر بە قسە نابێەوە هەرچی کەسێک چوە سەر مینبەری هەرچی بڵێ ئەوە مامۆستا گوتی بەڵێ کەواتە دیارە مادە مامۆستا گوتوێتی حەقیقەت ئەو جۆرە کەسانە و ئەو جۆرە قسانە ئەو جۆرە مامەڵەیە ئەو جۆرە کەسان دەخاتە ژێر نیشانەی پرسیار و مامۆستایانیش بەگشتی دەخاتە ژێر نیشانەی پرسیار ئاخری وا مەلایەکی خراپ دەبینی خەتیبێک کە ئاوا بەو شێوە قسە دەکات لە هەمویان دەکەوێتە گومان کە ئەوەش تەمان ئەوەش ئینساف نییە مەڕ بە پێخۆی بزن بە پێخۆی جا مەبەستم لە ئەوەی کە تێکتان ناوە هەر پێنج لایەنەکە تێکتان ناوە بۆ باسم کرد کە لە ڕاستی داوانێ ئەو کەسە تێکی داوە کە بڕیاری بەدەستە کە کاری بەدەستە ئەو کەسە کە هێزی بەدەستە ئابووری ئەم وڵاتەی بەدەستە نەوت دەفرۆشێ پەیوەندیە سیاسەکانی بەدەستە ئەو کەسانە ئەوانی زرتان لە چی بەرپرسن ئەوەی دی لەوە بە ئەندازی ئەو بەرپرسیارە ئەگەر لە حیزبەکەی خۆیدا ڕێک نەبێ دادگەر نەبێ ئەگەر ئەوەندی کە دەستی ئەوەی لە حکومەتان ئەوەی لە حکومەتدا بەقەدەر ئەو وەزارەتە کە بەشدارە ئەگەر لە چوارچێ وەزارەتەکەی خۆیدا ڕۆڵی خۆی ببینێ دەوری خۆی بینی کاری چاکی کرد خوا و خەڵکی لە خۆی ڕازی کرد ئەوە خۆشتێکی باشی کردووە نابێ وەڵا هی وەزارەتەکەی دیکە کە خەڵک لێ هەیە بێنە بیخاتە سەر ئەوی دیکەژن هەر کەسە پێی خۆی ئێمە دەبێت فێری ئینصاف بین الئینصاف و خەیر الأوصاف وەزارەتێک کاری باش دەکا وەزیرێک کاری باش دەکا بەڕێوەبەرێکی گشتی کاری باش دەکا ئەوەی دیکەیەکی خراپ دەکا
شتێکی زۆر بێمعنایە بڵێ هەموو وەکو یەکن مەلایەک قسەی سەقەت و خراپ دەکا بڵێ مەلا هەموو قسەی سەقەت دەکەن ئەویان قسەی سەقەت دەکا قسەکەی سەقەت و ماڵی قەڵب سەر بە خاوەنیەتی ئەوەشکە قسەی باش دەکا قسەی باش دەکا هەر کارمەندێک هەر وەزیرێک هەر کەسێ هەر حیزبێک ئێستا تو بڵێ وڵا حیزبەکانە کاکە وانی وەکو یەک نییە نە وەزیرەکانم وەکو یەکن نە پەرلەمانتارەکانم وەکو یەکن نە مدیر نە مەلایەکان هەم وەکو یەکن چاکی هەموو توێژەکان چاکە خراپی هەموو توێژەکان خراپە دایکمان عایشە خوا لێ ڕازی بە قسەیەکی جوانی هەیە لەوبارە دەڵێ الشعر قول حسنه حسن وقبيحه قبيح شعر قسەیەکە چاکەکەی چاکە و خراپەکەی خراپە مرۆڤەکانیش مرۆڤن ئەوانیان کە باش جە هەر توێژەکان ئەوانیان کە باشن ئەوانی کە خراپن نابێت تۆ خراپ و باش هەمووی پێکەوە و بەهۆی خراپەکانەوە چاکەکانیش بازیان پێ بدەیت مامۆستا ئەدەبن لە ڕووی جەنابەت و بینەران کە ئێستا هەم بینەر و بیسەری بەرنامەکەن بەڵام ئێستا بەشێک لە شەقام لایەنەکانی تر ئەوەی کە جەنابەتە فەرمی بەرپرسی سەرەکیە بە دز ناوێ بە بەس لایەنەکانی تر بە شەریکی دز ناوە بن باسم کرد من پێم خۆش نەبوو شتێکە بە زەقی بڵێم بەس باسم کرد ئەمە بەسم لەوەیە یعنی باسم کرد کە ئەوە قسەیەکی بێمەعنایە جا ئەو کەسە کە وا دەڵێ خەڵک تۆمەتبار دەکات دیارە لە هەمبانی خۆی داگوێز دەژمێرێ دەبێت بە خۆی جۆرێک لە شەڕاکەتی لەگەڵ ئەو دەزانە هەبێ ئەگەنە چۆن نزانی هاتووی لێ بکۆڵیەوە خی پەروەردگار دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا إذا ضربتم في سبيل الله فتبينوا ئەی ئەوانێ بڕواتان ئەگە بە لە ڕێخوادا دەرچوون بۆ بانگەواز یا بۆ جەنگ و جیهاد چاوڕوونکەنەوە تو نابێ هەر لە خۆوە خەڵک ئیتیهام بکەیت خی پەروەردگار دەفەرمێ إن جاءكم فاسق بنبأ فتبينوا ئەگەر فاسقی هەواڵێکی بۆ هێنان ڕوونی کەنەوە بە خوێندراوی شتەوە فتەثەبەتوا یعنی دەبێت چەسپاو بی نابێ هەر لە خۆڕا قسە بکەیت حقیقات بۆ هەموو کەس هەروایە کاکە دانا دەبێت تۆ چاو ڕوونکەوە بەرپێی خۆت ببینی ئەو کەسە کەوا دەڵە دەبێت یەک بەیەک لەو حیزبانە بێ کۆڵێتەوە بودجیان چەندە چۆنیان کردووە چیان بەدەستە کوێ شەریکە عقلەوە قسەیەکی زۆر بێمەعنایە ئەوەیە دەڵ ماڵی قەڵب سەر بە خاوەنێتی ئەوم پێم وایە بەڕاستی پێم خۆش نیە کەس زەرەر بکە بەسم پێ ئەو مەلای ئەو قسەیە دەکا و ئەو ڕاگادنکاری ئەو قسەیە دەکا ئەو سیاسی ئەو قسەیە دەکا دائیم گشتاندن دەزانی ئەو خزمەت بەچێ دەکا ئەوە خزمەت بەو کەسان دەکا کە دزی دەکەن کە گەندەڵی دەکەن ئەوان پیان خۆشە هەر بۆیەش ئەتۆ تەماشا بکە جارێ و مەلایەک لەسەر قسەیەک دەکوژرێ فەسڵ دەکرێ وانە هێرشی دەکرێتە سەر ئەدی بۆ مەلایەکی ئەوە ناکرێت چونکە ئەو دزە گەورەکان ئەو گەندەڵکارەکان قۆرەخکارەکان ئەمەش یەکسان کە لەگەڵ ئەو خەڵکەی دیکە کە دەزانێت بێخەتان دەزانێت دیکە پاکە بەس پێی خۆشە بۆی هیچ کاردانەوەی نییە بۆوان کاردانەوەی هەیە بۆ شتێکی دی بەڵام کاردانەوەی نییە بوو ئەو بۆ چکە دەڵەوە بە خازانجی خۆمانە ئەو قسەیە بۆیە من لێرەوە دەیڵێم بەڕاستی ئەو جۆرە گشتاندنەوە ئەو جۆرە تێوەردانەی خەڵک بە ناحەق لە زوڵم لە گەندەڵی کە دەستی تێدانە ئەوە بە قازانجی ئەو بارودۆخەلارە تەواو دەبێ و بۆیەش زۆر جار بێدەنجی دەکرێت بەرامبەر جۆرە قسانەدا و من پرۆشی ئەو جۆرە مەلایانەشمە چونکە ئەو کەسێکەوە قسەی وا دەکا جا ئەگەر بانخوازێکە ئەگەر مەلایەکە ئەگەر ڕاگەاندن کارێکە ئەگەر سیاسیەکە ئەو کەسێک کە قسەی بئینسافانە دەکا نیشانەی پرسیار دەخاتە سەر خۆی و خۆشی گوناهبار دەکا و خۆش عیبدار دەکا. بەڵێ مامۆستا فەرمووت ئەم بارودۆخەیە لە ڕووی ئابووری سیاسی کۆمەڵایەتی حکومڕانی تێک دراوە ئەپرسم پیاوی عاقڵ بڕیار بەدەستی عاقڵ بوو بارودۆخ لە خۆی تێگای هۆکاری چێتێکی ئەیە بەڵێ جارێ با من ئەم ئاەتە مبارەکەت بۆ بخوێنمەوە کە باسی ئەوە دەکا کە چۆن کەمێک دەگونجێ بارودۆخێک تێکدەن. أعوذ بالله من الشيطان الرجيم واتقوا فتنة لا تصيبن الذين ظلموا منكم خاصة واعلموا أن الله يحول بين المرء وقلبه وأن الله شديد العقاب. خوا دەفەرمێ خۆتان لە ئاژاوەیەک بپارێزن لە بەڵایەک بپارێزن لە ئاژاوەیەک بپارێزن کە تەنیا تووشی ستەمکارەکانتان نایە و بزانن کە خوا جاری وا دەکەوێتە نێوانی مرۆڤ و دڵەکەیەوە واتە مرۆڤ مەرجی هەمیشە چاکەی بۆ بکرێت لە زۆر لەسەر خراپەت چوو تازە خۆی بۆ ناگەڕێتەوە و بزان کە خوا تۆڵەی توندە مەبەست چییە؟ ئێستا ئەم وڵاتە چەند کەس لێی بەهرەمەندن لەو گەندەڵیە چەند کەس لەو زوڵ مستەمە چەند کەس لەو تێکدانی دامەزراوەکان چەند کەس لێ بەهرەمەندن خەڵک کەمینن بە تاکید زۆرینە تەمان لێ زەرەرمەندە زۆرینەکە خوا دەفەرمێ خۆتان بپارێزن ئەی خەڵکەکە
لە بەڵایە کە تەنیا تووشی ئەوانە نایە کە خراپەیان کردووە ستەمەکەیان کردووە بەڵکو هەمووتان باژەکەی پێکەوە دەدەن کوردواری خۆمان دەڵێن ئەگەر ئاگر بەر بوو لێ ڕەوارێک تە ڕوشی پێکەوە دەسووتێنێ هەمووی پێکەوە باژەکە دەدا بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ كلا والذي نفسي بيده لتأمرن بالمعروف ولتنهون عن المنكر أو ليشيكن الله أن يعمكم بعقاب ثم تدعونه فلا يستجيب لكم نخير سوين بەوەی جانی منی بەدەستە دەبێ فەرمان بەشتی پەسەند بکەن ڕێگەری لە ناپەسەند بکەن ئەگەر نا خوا بەڵایەکتان بۆ دەنێرێ دوای هەرچەند یعومکم ینی بەگشتی بۆتان دەنێرێ دوای هەرچەندە لێ بپاڕن و وەڵامتان ناداتەوە جا پرسیارەکەی جەنابەت کە وتم پیاوی عاقڵ بۆ تێکی ئەیانی ئیسفادەی لە چیە دەزانی ئیسفادەی لە چیدایە جا پەندی کوردی زۆر باشمان هەن پند باشەکەی لەوەدا یەک بار معنات بۆ کۆ دەکاتەوە لە چەند وشەیەکی کوردە پێشینان دەڵێن ڕاوچی خراپ لە ئاوی لێڵدا ڕاو دەکا هێندە کارامەنی ئاوەکە ڕوون بێ ماسیەکان بیبین و جا ڕاویان بکە پێی خۆش ئاوەکە لێڵ بێ ماسیەکان نەبینن جا ئەو زەفەریان پێدەبا یان دەڵێن دەست بازاڕی ئاڵۆزی دەبێ کەسێکە بیوە دزی بکە ئەگەر بازاڕەکە ئاڵۆز نەبێ هێمن و ئارام بێ دزی بکە دیارە بەڵام ئەگە بوو بە پاشاکردانی ئەوی لە پەنایکی ڕاشتێک بەخۆی دەزداتی کاکەدانا دەبێ ئێمە لەوە هۆشیارتر و وریاتر بین کە ئەوەی ئەو شێوە ئیدارەدانی ئەم وڵاتە ئەوە نەبووە کە تەنیا نەزانی لە پشتەوە بێ بەڵام من دەزانم گەلی کورد کە نەهێڵدراوە زۆر لە مێژە نەهێڵدراوە خاوەنی قەواری سیاسی خۆی بێ لە هەموو بەشەکانی کوردستان من دەزانم ئەزموونی حکوومەڕانیمان بێهێزە بەڵام ئێمە 25 ساڵە ئەم قەوارە سیاسیمان هەیە ئەو بەڕێزانە هەر فێر نەبوون بە تایبەتی کە زۆر بەشیان لە وڵاتانی ڕۆژئاوا بوون کە پیان هەڵا دەڵێن و شاخیان و باڵیان و ڕاستی شەفیعن لە زۆر ڕۆ زۆر پێشکەوتون ئەی بۆ لیان فێر نەبوون کەواتە مەسەلەکە هەر نەزانی نییە ئینسان دوو هێزی هەیە هێزی زانین لەگەڵ هێزی توانین حاڵی بوون و تێدا بوونە حاڵ وەکم زۆر لە کتێب پشتی خۆم دەواز دەکەم ئینسان بەوەندە چاک نابێت بزانێ بەڵکو دەبێت بزانینەکەی بگۆڕێ بۆ توانین هەر بەوەندە چاک نابی حاڵی بی بەڵکو دەبێت لە خۆش تابکەی بە حاڵ بەڵام بۆ نایکەن بە حاڵ لە ڕاستیدا دەزانن وەکو بابایە کە جگەرە دەکێشێ دەزانێت کە زیانی لێدا بەڵام بۆ دەیکێشێ نەفس و ئارەزوی بەسەریدا زاڵە ئەگەر بە عەقڵ و مەنتیق ئیش بە نابێ بیکێشێ بەڵام نەفس و ئارەزوی بەسەریدا زاڵە کەسێک کە شەراب دەخوا کەسێک کە مادە سەرخۆشکەرەکانی کە بەکاردێنێت تریاک ئەوانە دەزانێت دای دەڕزێنێ بەڵام بۆ غەریزە و نەفسی بەسەریدا زاڵی بە پێی عەقڵ و مەنتیق بەڕێوە ناچێ من پێم ئەو جۆرە کەسانی بەرژەوەندی تەسچی حیزبی بەرژەوەندی تاچی بەسەریاندا زاڵە و کوێری کردوون لە بەرامبەر خوا و خەڵکدا و ئەم وەزع بۆ ئەوان عیبی تێدا نییە ئێستا خەڵک خۆ پێشاندان ناکە ناڕازی دەبێ کەسانێکن کە مێش میوانیان نییە بۆ وەزعەکە بۆوان عیبی تێدا نییە جا چ ئەوانەی کە بڕیار بەدەستن و چ ئەوانەی کە لەو بڕیار بەدەستانە بەهرەمەندن ئەخر خەڵکێکی شێ خەڵکێکیان لە خۆ هاڵاندووە لیان بەهرەمەندن دەڵێن خەڵکە بوا دەکا وەکو دەڵێن کاتی خۆی لە جەزائیر خەڵک خۆ پێشاندانی کرد و برسی بووە دەڵێن هاوسەری ئەو کابرا فەڕەنسیە کە لەوێ بووە ئەو کاتە دەبن مستعمەرەی فەڕەنسا بووە خێزانەکەی وتێتی و خەڵکە چێ بۆ خۆ پێشاندان بکەن وەڵا برسیانە یەکتی با پاقلاوی بخۆن با پاقلاوە بخۆن وای زانیوە ئەخ کابرا نانینێ بە پاقلاوی لەکوێ بوو وێ دەڵێت تێر ئاگای لە برسی نییە خەڵکێک هەیە کە وەکو گوتم جارێ ئەوەی بڕیار بەدەستە و بە چەند ملیاری بەسەرێک ناوە ئەوە هیچ بەڵام خەڵکێکی شێ لەوانەوە هاڵاوە لە خۆیانەوە هاڵاندووە ئەوانش ئەوە شتێکیان دەدەنێ ئەوەی دەڵێ خەڵکەوە هەر بۆ خۆ پێشاندان دەکا کە تۆ تێر ئاگای لە برسینێ خەڵک برسێتی محتاجە مامۆستایانی فەقیر واللهی پڕ بەدڵ بەزەین پێیان دادێ ئەو مامۆستایان هەموو ڕۆژێ بەو سەرمای زستانە لەو جادۆ شەقامانە دێن داوای موچە و ژیان و معاشی خۆیان دەکەن با بە کارێکی وا بکەن بتوانین بچین دەرس بە قوتابیەکانمان بڵێین ئینسان نابێت ڕەحمی وجدانی هەبێت ئەوانەی بیر بێتەوە دیکا کە تۆ هەر حیزب و خزمەکەی خۆ تۆزێ هەڵگوشە چەند ملیارێکیان لێ وەربگرەوە زۆر لە مامۆستایەکان و لە کارمەندەکان و لە هەموو ئەوانە زیادە بکە خزمەتی و خەڵکە دەکەن قوتابیەکان ئێمە پێدەگەێنن پەروەردە دەکەن بۆ وا ناکرێ وەکو گوتم بەرژەوەندی تاچیەکە بەرژەوەندی حیزبیەکە و پاشان نەترسان لەخوا و لە قیامەت نەترسان لەخوا و لە قیامەت بێباکبوون و بێمنەتبوون لە پرسینەوەی خوا و لە خۆ ئەمین بوونیش کە خەڵک جا بە هەر خۆ پێشاندان بکە آخر
دەبێ بیری لێ بکەی بە وردی ئاخر ئەو خۆ پێشاندانە ئەو نەمانگرتنە ئەو تووڕێی بێزاریە ئەخر خۆ ئەو خەڵکە دوعا دەکات دەپاڕێتەوە و پاشان ئەتۆ دەبێت تەماشای دەوروبەری خۆت بکەی خۆ هەر لە خۆ پێشاندانەوە لە ناڕزایی و مانگرتنەوە دوای دەگۆڕێ بۆ شتی دی من زۆر جار گوتومە با خەڵک ناومێد نەکەین ناومێدی هەموو شتێ بە مرۆڤ دەکات ئەوانەی کە خۆ دەکوژن شەرت نییە لە ئەوەی مەبەستم لە داعش و ماعشوانە نییە هەر خەڵکی دیکە کە خۆ دەکوژن دەستی دەچێتە ڕوحی خۆی لەبەرەوە ناومێدەوە گەیشتۆتە بنبەست ئینسان ناومێدی زۆر خراپە با خەڵک ناومێد نەکرێ و با چی دیکە ئەو بەرژەوەندێت تەسجیە ناشەرعیانە وامان لێ نەکەن کە بۆکو چاوپێچێک واقعەکە نەبینین و واقعەکەمان لێ بشارنەوە چونکە بێگومان ئێمە بەرپرسیاری بەرامبەر بەخوا بەرامبەر بە خەڵکی خۆمان و بە تەکید خەڵکی دوای ئەوە کە دەگاتە ناومێدی و دەگاتە بنبەست بیر لە هەر شتێکی دیکە دەکاتەوە کە پێی وابێ بە مافەکانی خۆی دەگەێن بەڵێ مامۆستا ئەگەر کەمینەیەک لە کۆمەڵگەیەکە خەریکی تێکدان بن کێ و چۆن دەستی ئەو کەمینەیە بگیرێ یعنی خۆی پەروەردگار کە لە قورئاندا زۆر باسی فەرمان بە چاکە و نەهی لە خراپەی کردووە بۆیانە لە سوورەتی التەوبەدا فەرمانکردن بە شتە پەسەندەکان ڕێگریکردن لە شتە ناپەسەندەکان دەکات بە سیفەتی هەموو ئیماندارانی پیا و ئافرەت بەبێ هەڵاواردن لە ئاەتی ژمارە هەفتاوی لە سوورەی التەوبە والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض يأمرون بالمعروف وينهون عن المنكر ويقيمون الصلاة ويؤتون الزكاة ويطيعون الله ورسوله أولئك سيرحمهم الله إن الله عزيز حكيم پیاوانی بڕوادار ئافرەتانی بڕوادار وەکو یەک هەندێکیان دۆست و پشتیوانی هەندێکیان مشورخۆری هەندێکیانن چی دەکەن فەرمان بە هەرچی شتی پەسەندە دەکەن المعروف ئەلیف و لامی تعریفی لەسەرە ئەلیف و لامی جینسی لەسەر معنای هەموو هەرچی چاکەیە هەرچی شتی پەسەندە چ پەیوەندی بە لایانی عەقیدەوە بێ لایانی فیکرەوە لایانی ڕەوشتەوە لایانی خێزانی لایانی ئابووری لایانی سیاسی لایانی کۆمەڵایەتی هەموو یەکرێتەوە فەرمان دەکەن بە هەرچی شتی پەسەندە و ڕێگری دەکەن لە هەرچی شتی ناپەسەندە ئەویش دیسان لە هەموو بوارەکاندا و نوێژ بەرپا دەکەن و زەکات دەدەن کەواتە وەک چۆن نوێژ و زەکاتیان لەسەر فەرزە لەسەر مسلمانان فەرمانکردن بە چاکە ڕێگرتن لە خراپەشیان لەسەر فەرزە ويطيعون الله ورسوله و فەرمانبەری خوا پێغەمبەری خوا دەکەن ئولئیک سيرحمهم الله ئەوانە خوا بەزەی پێیان دادێ ئەوانە بێ خوا بەزەی پێدا نایە بە چ میکانیزمێک بە چ شێوازێک ئەم ڕوونەهەیە بکرێ ئێستا پێت دەڵم بەوەکە دەبێت تەماشای ئەم ڕۆژگارە بکرێ تەماشای ئەو بەشەرە بکرێ خۆی هەر ئێمە لەم سەرزەوێ ناژین ئەو هەموو وڵاتانی دنیا ئەوان وەختێک لە دەسەڵاتدار و حکومڕانەکانی خۆیان تووڕە دەبن چی دەکەن وەختێک لیان ناڕازی بن چی دەکەن ناڵێن شێوازی شارستانی حقیقت ئەو شێوازی شارستانی ئەوەیە کە خوای پەروەردگار فەرمانی پێ دەکات فەرمان بە چاکە و نەهی لە خراپ خۆ پێشاندانە مانگرتنە نووسینە کۆبوونەوەیە گربوونەوەیە ئەمجا هەرچی لە ڕاگەاندن کارکردنە سیمینار بەستنە هەمووی دەگرێتەوە بەڵام ئیسلام لەگەڵ ئەوەدا نییە لەگەڵ تێکدانی هێمن و ئاسایشدانی بۆ چکە هەر خەڵکە بۆ خۆیان زەرمەندن پێش هەموو کەس و لەگەڵ ئەوەدا نییە کە دەستدرێژی بکرێتە سەر مڵک و ممتەلەکاتی تایبەتی یا گشتی بۆ چونکە بۆ چاک نابێ بەڵام خەڵک حەقی خۆیەتی وەکو لە وڵاتانە دەبینین بەڵام لێرەدا جێی سەرنجەوەی کاکە داناژیان لە وڵاتان من بینیومە بیستومە دەڵێن نازانم منداڵێک لە حەدیقەیە گوڵێکی پچڕاندووە وەزیرێک کە تایبەت بۆ بەو کارەوە دەستی لە کار کێشاو توێتی دیارە منەوە خەڵکەم نەتوانیوە تێبگەێنم خۆ پێشاندان دەکرێت حکوومەت هەڵدەوشێتەوە لە وڵاتان خۆ پێشاندان دەکرێت هەر زۆر بە ئاسانی وەزیر دەست دەکار دەکێشێتەوە ئیمە کەس مێش میوانیان نییە بۆی ئەوە کە چی بکە کە ئەوی نەمەدەنێژەگرێتە بەر ئەی چی بکات من هەر ئەوەندە دەڵێم ئەو جۆرە مامەڵەکردنە لەگەڵ تووڕێی خەڵک لەگەڵ خۆ پێشاندان لەگەڵ مانگرتنی خەڵک لەگەڵ ئەو ناڕزایی دەربرنە شارستانیانی خەڵک ئەو جۆرە مامەڵەکردنە کەم تەرخەمیانە ئەو ینی سارد و سڕە یاخود بێخەمیە وا دەکات لە خەڵکە بیر لە شتی دیکەی ناشارستانی بکاتەوە بەرەو ئاقاری خراپمانە من وام دێتە بەرچاو ئەوەش میسر و ئەوە یەمەن و ئەوە لیبیا و ئەوە سووریا و ئەوە تونس و ئەو وڵاتانی دیکە ئوردون و ئەوەشمان لەبەر چاوە ئەوە لەبەر چاو خۆ زەرەکەشی زیاتر شتێکی هێندە ئەوە نیە هەر لە واقعی چەند ساڵی ڕابردووی خۆماندا بینیمان لە سووریا خەڵک خۆ پێشاندانی دەکرد پێشی داواکاریەکانی زۆر سادە بوون
دوایی کە جوابیان نەدرایەوە بەڵکو ئەوجا لیان هەڵیان کێشە دوایی کە بە توندی لەگەڵیاندا ڕبن بۆ قەسابخانە بەوە کە ئێستا خۆمان دەیبینین بۆیە ئێمە پێویستە السعيد من اتعظ بغيره بەختەوەر کەسێک کە پند لە غەیری خۆی وەربگرێ نەک بەڵا تا بەسەر خۆی نەیە بەخەبەر نێت ومێدەم وایە کە بڕیار بەدەستانی ئەم وڵاتە ناڵم 5 حیزب و ناڵم چەند حیزب بڕیار بەدەستانی ئەم وڵاتە ئەوانەی کە ئابووری ئەم وڵاتیان بەدەستە هێزی ئەم وڵاتیان بەدەستە دیبلۆماسیەت و علاقاتی ئەم وڵاتیان بەدەستە خۆیان بە خاوەنی عیباد و بیلادی ئەم وڵاتە دەزان کە واش نییە نە شەرعەن وایە نە عەقڵەن وایە هەر کەسە خاوەنی خۆیەتی و هەر کەسە بەقەدەر خۆشی خاوەنی ئەو ناز و نیعمەتەی کە خوا بۆی دروست کردووە ئەوانە کە خۆیان ئاوا بیر دەکەنەوە با بەدەم داواکاری خەڵکەوە بێن جا مامۆستایانن کارمەندانن کرێکارانن جوتیارانن گەنجەکانن ئافرەتانن هەموو چین و توێژەکان تۆ بەرپرسی چێی ئەتۆ خۆت بە چێوە هەڵدەکێشی ئەو خەڵکە تو بۆ خەڵکەوە ئەم هەرێمی کوردستانە بەو خەڵکەوە هەرێمەکەیە بە مامۆستاکەیەوە بە کارمەندەکەیەوە و بە قوتابیەکەیەوە بە گەنجەکەی و بە پیرەکەیەوە بە ساڵداچەکەی بە بێکارەکە بەوانەوە ئێمە و هەرێمەین ئەی چۆن نابێت بیر لەوە بکەینەوە کە خەڵکە لە خۆمان ڕازیکەین و پێشەوە خەڵکەش وای پەروەردگار لە خۆمان ڕازیکەین بۆی کە ئەوانی بیر نەکەنەوە لە شتێک کە وەکو گوتم دوایی بە زیانی هەمولایەک تەواو دەبێ و ئەوەی کە لێی بەهرەمەندە تەنیا دوژمنانن و ناحەزانی ئەم خەڵک وڵاتە وەگەم جارێک جەنابتە فەرمووی کورتەی قسان پند وەربگرن نەک ببینە پند بۆ خەڵکی تر ومێدەم وایە کە ئێمە لەوانە بین کە پند لە غەیری خوان وەردەگرن نەک غەیری خوان پندیان لێ وەربگرێ بەڵێ زۆر بەڕێز مامۆستا عەلی باپیر نووسەر و ڕووناکبیر سوپاس بۆی کە وەڵامی پرسیارەکانی ئەم ئەڵقەی ئێمەدایەوە سوپاس بۆ ئێوەش کاکەدانا خۆشحاڵ بن دووبارە بەخێر بێن بینەرانی عەزیز و خۆشەویست تاڵقەیەکی نوێی بەرنامەی بەدانایی هەموو لایەک بەخوای گەورە سپێرین کوردستانێکی ئاوەدان و ئارام بۆ هەموو لایەک خواتان